بینەرین هێژا و خۆشتیوی بینەرێن بادینان سات بینەرێن ێڤارە بادینان خۆشحالین جارێکە دیەموین گەشتنەفێک کود و ji bo pêşkêşkirina barname hewa êvara badînan bîneran me ku nezanin ku êvara badînan li rojanên tê pêşkêşkirin em radbîn mêvandarî xisanekî yan çend kesana bo yekê vêrê giftûgayek bêtekirin çav giftûgaya girêdayî rojê ve yan jîya girêdayî bi zanîn û zanyariyên mêvanê me ya rojê بۆ پتر خزمەتکردنە هەوەیان زۆر بەڕێز ئەڤر و کامڕابووینە میێڤانداریە دوو مامۆستایان زۆر هێژا مامۆستا قادر حەسەن عید و جێگیری بەرپرسێ ماڵبەندی چارێکەتی نیشتیمانی کوردستان البادینان و هەروەسا مامۆستا ئەدریس غازی کادری پێشکەفتی یەکگرتووە ئیسلامیا کوردستانی بابەتی me ئەڤروکە ئانەهەیە خودی دێگرێدای بیتن هەوڵدان بوو لێک نێزیکردنا لایەنین سیاسی چاوە دێ لایەنین سیاسی لێک نێزیک بن ئەرێ لێک نێزیک بوون ئەدوێت هەندێک خاڵ هەبن حتا لێک نێزیک بن پێنگاوێن vê dîmayeyên Partî Demokratîk Kurdistan havêtîn bû lêk nêzik bûna layinên siyasî ev pêngave çawa têne xandin layê layinên siyasî ve başa heker layinên siyasî vê carê jî negeştine hevdû dê çareserî çi bîtin dê çi bîte berûka hawlatiyên herêma Kurdistanê ev pisyara û çendîn pisyarên diyên wekîva dêrgel her du mamostayên berêsêne giftûgû kirin هینین هێژاژی شێمپڕیاوان ژمارەوێن سەر شەشەمە دیار هین پەیوەندیە مەبکەن سەبارەت بابەتی هەر پرسیارە هەوە بیتن دێگەهیتە هەردوو بەڕێزە هەردوو بەڕێزان هینگە لە بخێراتن سەرسەرا سەرچاوە ئەڤر بۆ ێڤارە بادینان سەرچاو مامۆستا قادر ئەمیر جەنابێتە دەست پێ بکەین ئەم بەحسی هەندێ بکەین و ئەڤە بیتن نێزیکی چەند ڕۆژێکایە پارتیا دیموکراتە کوردستانی هەوڵت دەتن یانە بژین دەست هاوێتیە گەڕێکا دیا سەردانە بوو دەفهێز و لایەنین سیاسی جنابێتە وەکو جێگەی بەرپرسێ ماڵبەندێ یەکەتی نیشتیمانی کوردستان البادینان و وەکو سیاسەتمەدارێکژی ئەبێ پێنگاوێ چاوات خوێنیت بێگومان بە هەر قەیرانێکێکەکی بلبل بە هەر قەیرانێکێ دەست پێشخەریەک شلانێکی سیاسی دبێتن هەرچەندە مخابنی بە دەبێژم گەلە کەس دێبان دەست پێشخەریە داگێران تەنازلات قەلەمدن بەڵام ئەم وەکو یەکەتی نیشتیمانی کوردستان هەر دەست پێشخەریەک هەر بزافەک هەبێتن بۆ لێک نێزیکردنا لایەنی سیاسی بۆ چارەسەرکردنا ڕەوشە ئالوزانۆکە یا هەرێما کوردستانی ئەم دەست پێشخەریەکە نەتەوەیت زانین دەست پێشخەریە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەک سەرۆکی هەرێمێژی بۆ دەستپێکردنا گەرەکە دیە دانوستانە ئەم پێنگاوەکە پۆزەتیڤ قەلەم بدەین هەرچەندە ڕەنگە ماوەکو یەکەتی ئەم پشتیڤێ ئەم تخونی ڕەنگەندێک بۆ چۆن و تێبینی سەر هەبن بەڵام وەکو دەست پێشخەریەکە باشە پێنگاوەکە بەرەب باشیە بەرەب چارەسەربوونیە چونکو چەند ئەف قەیرانە درێژ ببێتن چەند دووربوونە لایەنی سیاسیش ئێک و دوو دەم درێژ بتن پاشی چارەسەریش دێگەلک ئەستەم کە بێ بزەحمەت کە بێتن گوڤە پترش ساڵێکێ لێک تێگەهشتنە لایەنی سیاسی گەلە لاواز بووی دانوستاندن لاواز بووین لەسەر ئاستی میدیایە دژاتیە ئێکودوت ئێتەکردن لەسەر ئاستی هەرێما کوردستانی ئەف ڕەوشە نالەبار هەموو ئالیکی بەیە سیاسیە ئابووریە ئیداری پەیدا بووی نەئێک بوونە لایەنی سیاسی بەغدا پێگە هەمە کووردا لاواز کردە ئەوە هەموو دیتنەما ڕەوشە هەرێما کوردستانی بەرەف خراپتر دێچنش بەرهندێ ئەم وێ دەست پێشخەریە پێنگاوەکە پۆزیتیڤ قەلەم دەین و ئەم ئاواتە خوازین ئەم هیوی خوازین و هەموو بزاوێت خۆشی دێ ئێخینەگەر بۆ هەندێ ئەوێ دەست پێشخەریە ئەنجامێت خۆ هەبن بەڵام هەمان دەمدا هادیسا ئەوێ دەست پێشخەریە کە ئەوە پێنگاوەکە یا تیۆریە یعنی سەرکاغەزیە بۆ بەرەف چارەسەرکردن هیڤیەمە ئەوە دەبێ چەندێدا پێنگاوێت کریارژی هەبن چونکەم کورد خۆشی بێژین سەد گوتن گۆریگەرێکی مامۆستا ئەدریس سەردان بۆ دەفعی گرتووە ئیسلامی یا دەست پێکری و شلای ئەمیندارێ گشتیە گرتووە ئیسلامی و حاتینە پێشوازیکردن ڕووینشتن هەبووینە مامۆستا قادر سەردانژی بوو دەف نەبووینە لێ ئەم بێژین متەفائەلە هین چاوات بینن خواندنە هەوە بۆ vê پێنگاوێ چییە بله ناوی خودم از اون دروان دست پی که سپاسیات که موی دریوی دست خوشلت که موی برنامه راستی وکی صدای گوتی ام جی وکی اگر تو اسلام کردستان هر دست پیش خریک هر پنگا و که بیت مرا ماوی چنده کو اف و سروبر آلوس اف وضعیت تک چوی بیت چاره سر کردن
ام پشتوانین و اما که گرتو راستی یعنی هر دسپیک حتی نکجیک امد گل تبایی بوینه همی گلک تبابن همی یعنی هر سرکش سازان بوینه راستی و هم گل هندی بوینه یعنی همی لاین خالق بجهنه اک ویت هری که تنازلش شکیب که دل دماهی بجهنه اک و از بچم سر دانان بو یگرتو جیک یعنی هر یگرتو ایجابی القلم دای وک داخیانیت سکرداتی یگرتو دیار بوی ایجابی القلم دای ام امیدوارین اوی دست پیش خریه یعنی تشتکی نیت ده هبتن چونکه اگه تشتکی نیت ده نبته بدیتنا من سرکفتن بو نابتن سرناکفتن ویت تشتکی نیت ده هبتن ویت یعنی پنگا وکا یا عملی الگلابت براستی اگه بتنی هر دیسا دانستاندن بو دانستاندن بت سرناگرد وید دانستاندن بو چاره سریه بت حتی تو چاره سریه جد کی وید تو یعنی تشتکی پیشکش کی هوا تشتكي ني ادفي سردان داديت اخر سردان بو در هوا كري طبيعي وقت اكتي در مروفي هندك تشتين في هوا تشتكي ني ديت يانجي هر وكي سردان بري بو هين بخير هاتن و رين نخاري كان كاني خلقك بنيت اف مروفيت كان كاني وخلقك بشتي ده ان شاء الله دي شي بيت هر افبو يان تشتكي ني ترهبو دیتنامن یعنی پیام سروک هرمی آب جاره یعنی جور نیاتی یک تده بو آنم بیش جور هیوی یک تده بو و تشت جوان تده بو بحث کردن اگر او تشت ببت کریار بیت سر ارض الواقع بیت بجهینانه ده انجامت باشه بن و کاش موجی یعنی وکیش وان دانستانراج دیار بو پارتیا برهوه یعنی تشتکی نی پیشکش کتانم بیشین نرماتیه که یعنی پیشکش بگتن دا الخالق بگهنه ایک و بیش گله که گنگ براسی بس دوید برانبر و چندی لاین دیجی که هر وصا نرماتیه بنوینن دا الخالق بگهنه کردوک مامسا قادر يعني بيتن أبب صالك يام بترجيش صالك يا ليك دابران چه بوي سر آسته هريما كردستاني و همي لعنين سياسي بنفشارة روشن بيرا بنفشارة سياسة مدارة بنفشارة حتى ولاتين بيجنين دردور بنفشارة جواكي رينشتن چه نبو ليك نيزيك بون چه نبو بو چي الدمكي وكي في دمي دا ديمايك هاتنا شر داعش و قال خاندنين دجين هين بو چید ویدمی دا پارتیا دموکراتا کردستانی دست هاویتا گفتوگوها و وکی سیدا جید بجید نرماتیک جید وا گفتوگوها ده هبید بدیت نامه وکو یکتی اوه بترش ساله که لیک دابرانا برا هیز ولانی سیاسیت کردی چی بوی بلام اوه لیک دابرانی اوه روش آلو زهرما کردستانی سرسی استا ما وکو کرد مزا زیان دیتیا سرسی استا سر استی نیف دولتی ما وەکو کوردا الباشووری کوردستانی شێوەیەکی کرێت یەنە جوان یەنە شرین یە دەسەڵاتی پیشانی خەلکێدا پیشانی خەلکێدا ما بۆ خەلکێدا دیاکردن و هێز ویلانی سیاسیت کوردیژی وەکووان هەموو هێز ویلانی سیاسیت بەرینۆکە ڕۆژهەڵاتە ناوڕاست دیسە هەندێک بۆ چۆنێت دیکتاتورانەیەت هەین هەندێک بۆ چۆنێت خۆسەپێنەرێت هەین یعنی مەدگۆتە خەلکی ئەمدێ هەریما کوردستانی کەینە نمونەیەک لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بۆ دیموکراسیەتێ بۆ ڕێزگرتن مافی مرۆڤی بۆ دادپەروەریە جوواکی و بۆ گەلک ڤانتێگێت نۆکەتنە بەحسکردن ئەوێ ڕەوشانە لەبار ئەوێ ئێکودو قبول نەکردنێ وێنێمە دەولەتێ دنیای تاڕادەیەکی ناشرین و ناجوان کرد دیتەما بە دەبتە فشارەکە مەزن بۆ سەر پارتولانیت سیاسیت کوردی تایبەتیژی ئەف پارتێت خوددان پێگەها جەماوەری و هەندێک داگێرانە هەندێک دەست پێشخەریە بکەن بۆ چارەسەرکردنەوە وان بارودۆخ خاڵان دوێن سەر ئاستی عێراقی دیسا مەزیان کردە سنگ و پێگەها مەل کوردال بەغدا لاواز بووە و دیسا ئەف ڕۆژانە لایەنی سیاسیت کوردی یەکدو تاوانبار بکەن بخۆسەپاندنێ تاوانبار بکەن نەزەلالی و نەڕۆنیادا هاتێ گازێ و بگەنە تشتێدی و ئەوە دێ بنە کارتەکە فشاری دەستی بەغدادا سبەی پشتی بدمایی کاتنا شەری عێراقی بدیتنامە بەغدا بڕەنگێکی دی دەسەرە دەرێت گەلمەکەتن و ئەم وەکو کورد ئەگەر نافخۆدا پێک نەین بدیتنامە وەکو یەکەدی ئەم دێ مەزنترین زیانێ بینین و بەغدا هەموو ڕێک و هۆیاژی دێبکارینەتن بۆ هەندێ سنگ و پێگەها خۆک و حکومەتە فدرال پێستر بێختن و نەهێلتن ئەو یا کورداک و خەونە ملەتی کورد بووە تەندە ساڵەدا قوارەیەکی سیاسی بخۆ پێک بینن دەرەنجام ئەو خەونەژی بێتە هەلوەشاندن سەر ئاستی نێفخۆیژی دیسە مەگەلک زیان دیتە خەلکێمە پشێوەیەکی گشتی بێزار بووە بێزاریە خەلکی گەشتێ بلندترین ئاست
خەلیل تەنگا بۆش ئالی دارایی بە خەلیل تەنگا بۆش ئالیە سیاسی بە چونکە ڕەوشە سیاسیش لە هەرێما کوردستانی گەلە خراپبووە و بووە ئەگەرێک متمانە و باوەری نابینە هێز و لانێت سیاسیدا نەمینەتن گیان گەلێک لاواز ببتن و ئەگەر ئەف ڕەوشە درێژ بتن ئەبدیتنامە ڕەوشە هەرێما کوردستانیش هەموو ئالێکی بە دێبەرە خراپتر چت بدیتنامە ئەف هەر سێ هۆکارە هۆکارێت نێودەوڵەتی هۆکارێت عێراقی هۆکارێت نافخۆی ئەvە بۆ ساڵێکی پتر بووینە فشار سەر هەموو هێزولانی سیاسیجی تایبەتی سەروان هێزولانێت سیاسی و ئەم دبێژین بناسکارن بۆ پەیدابوون یان بۆ ئافراندن ئەوان بارودۆخە ئەvە هەموو هۆکاربووینەک و ئەف دەست پێشخەری هەبن زۆر باش مامۆستا دریس ئەف هەر سێ خاڵە بووینێت و مامۆستا قادر بەحست کەتن یان هەندێک ئەگەرین دژی هەنێک و پارتیل vê dîmayê vî demîda dest havête danûstandina nêrmiya cenabê te behs lê diket. بله تا ڕادێکی ئەس ڕێکەفتی مەسەرۆن خۆی سێدای گوتین و ئەزیێت دوو خۆڵە دژی سەرزێدەکەم دیتنامن ینی دوو ئەگەری دژی هەبوونە یا ئێکێ ئەف شەڕی میسل و شەڕی داعش و وەسەد دیارە داعش دەبەرە دماهی بەچەتن و میسل دێتە ڕزگارکردنێ و داعش دەش عێراقیتە دەرهەستنێ و دێ قۆناغەکە نیل دەبەرێ دەست پێکێتە پڕاستی و نەخشێ احتمالە نەخشێش بێتە گۆڕینێ و گەلێک سەحبە سەروی بابەتی هەی و پڕاستیژێک پێشبینی تێتەکەنێ و ئەگەر ئەف ینی مەترسیە داعش خلاص بوو ئەف پشتەوانیان نێودەوڵەتیە بۆ کوردەهەی نابێت پشتینگێ بجد کرد نچارن خونیزی که ایک بکن هکر آب ویر روشا به سر و بر ام چینت قناغا پشتی داعش دا دزرارا که مازن دین شبر هنده کاشمه به اوجه هر هست بر پرسیاریه که قناغا بیت قناغا که گله که هستیاره قناغا گله که اینگه وی وضع شپرزه و ام بچین ام دزرار دین حالا دو اس اضافات کم سر بدیتنا من اوه کو پتریار رخنا ابد هات نکردن وی یعنی سروبری نالبار ام وی روشا یا تکچو یا آلوس پتریا تانباری آنم بیشین اتهامی بو پارتی چو و پتریا لا ناجیلوی قناعتی بون کو سروک هرمی تراده کی کلیلا دزدا و تشت او دست پیش خربت و او هکبدت ادلی خودش چاره سریاوی وضع کردن شبر هندی کاشمه به هر پارتی جیک یعنی یکش هاندرت وی بو در خصناوی هلوستیان دست بکنا گرکا دیادان ساندنا اوه بویا کو هر پتر اوتتا یعنی بر پرسیار کردن اجوی واضحی آن هم بجین پتر چاره سری دستوی دا او دشت بی واضحی چاره سر کتن یا دیجی یعنی پارتی کاشمه و اف پینگا و هاویت دا تاپی پاوشت میدان های دیدا دا تاپی پاوشت میدان های دیدا و بیشتر اوه من یاسر خوکری هنجی بکن من پینگا و کهویت هنجی که پاوشن من پینگا با خوکر من هندک تنازلات کردن من دست پیش خریه کرد بس آیا هلوستوی در چابود دست باهی بشید پارتی برانبر رای گشتجی بجت من یال سر خوکر برانبرت من نهاتن هرچنده یعنی جه صحبت یا اوجی پراستی جه صحبت یا کنه آیا اف دست پیش خریه تا چراده یعنی مقاومات یت سرکفتن الدفنه و بابت کدیه و هند جاری گیری دای لاین دیجی که پراستی یعنی هم هر جار بحث پارتی کید بس پارتی جه وضع کیدا یعنی هک بخم مفهوم منفو بحث اکتیه بکنه که دیجی وضعی شپرز پراستی مثلا دوبالا مثلا گوران یعنی وضع کی به سر و بره يعني اف لاين ديجيك يعني اب خود شبر زنه انا بجينيت وضعك ناله برضه احتمال يعني او جهاري كارنكو اف روشه جالكسي نجرتن انا ام بجين ابدس بشيره جالكسي نجرتن بس بكل الاحوال يعني ام هر بيت تجاشبين بين وبراستيجيك اگر ام بينغاوكا جدينه ها بجين ام دي قربانيت جالك مازن دي ضرر جالك مازن دين قناغه بدا اگر في سروبر آلوز و امچينت قناغه بدا ام دي ضرر جالك مازن نش بر هندي امد بجیم پیدویه همی لاین سیاسی و بتایبتی لاین پتر سانگا خواه یا بجیم پتر بریار دزدا پتر هست بر پرسیه بکن اش وی سرو بری نوکه و هر که حال بده تشلای خوبه یعنی بچه که بیت خاری دابشیم بگهینه ایک الخاله که هکر هری که ما مصر بو رج بو سر هلوست خو بگو ما ناگینه تو حالا ما مستقاد بله از بسیارش جنابیت کم تدبینی لانک السیاسی الهرم کردستانی هکر خود نوایی که تیجی ده بین هنه گود ویتن اف پینگا و سر نگرید فشلی بینید بین و خال صفره هما مستبحش بری از وی بسیار برسبابی بسیار دم یعنی مدویتن دوپات کم بو همو خلکی اگر هبونا یعنی جی اشکرابونا دوباله نوای اکتیان اجتماعی ده اگر کاریگری خوی خراب هبت سر خودی اکتین اجتماعی کردستان هبویا سری کتیه بوا و هیچ پینگا وکو دست پیش خریه که نه پارتی نه پارتی کدیا سیاسی و نکیا شکسته بینتن کو اکتی اگر بتن یعنی دو بالبون اکتیه هر چند دو بالبالانیت نفهمو پارتی سیاسی ده یا هی بس یا اکتی اشکرایه اشکرات کتن
بدیتنامە دووبالبوونەیەکەتی کاریگەری خۆی خراپ سەر ڕەو شەهرما کوردستانی نەکیریە وەز بە پسمش ئاخنەخم و سەبارەت دەست پێشخەریە پارتیجی هەردیسە بەری بەرسەبابی پرسیاری بدەم دیتنامە پارتی جارێت چوو دەست پێشخەری ینی هیچ چوو پرۆژەنینن تنێ وەک دەست پێشخەریەکەت بێژتن ئەمت ئامادەی گۆڕەکاری سەرۆکاتیە هەرێمێدا سەرۆکاتیە پەرلەمانیدا سەرۆکاتیە حکوومەتیدا بێتەکردن وەکو پرەنسیب سەر کاغەزیش ئالی تووریڤەت رازینە گۆڕانکاری دوان هەرسێ سەرۆکاتی دەبێتەکردن و پارتی دوێتن بۆ چۆنت هەموو پارتیدیت سیاسی بگرت تایبەتیژی ئەڤێت کورسیت پەرلەمانی داهین بۆ چۆن توان وەربگرتن اینجا پرۆژەیەکی نو بینتە پێش و گەل لایەنی سیاسی زابێ بکەن سەبارەت و هەندێک پارت و لایەنی سیاسی ڕێگر بن بەرامبەر وێ پرۆژێ بدیتنا من ئەگەر ئەف پرۆژەکێ بتە پرۆژێکی کردەوە یەکریار و بتە دیفاکتۆ بتە واقع هەر هێز و لایەنێکی سیاسی و هەر سیاستمەدارێکی کورد ببتە ڕێگر ئەمە بخوەکو ئیکەتی دێ بخیانەتەکە نیشتیمانی بخیانەتەکەنەتەوەی قەلم دەین بەڵام ئەگەر جدیەت یانیش دل هەبتن بۆ جێبەجێکردن ئەم دەهێنە بەسەر دل کارکردن بۆ جێبەجێکردنا ئەم بێژین قۆناغا داهاتیە هەرێما کوردستانی لێم داوا پەیوەندیە وەرگرین پاشی لێ تەمامیە دەینێ کاک سەلیم ئێوار باش کاک سەلیم فەرموو برا سەرچاوێت من دەنگی کاک سەلیمی بچێک هەواڵان بەلێ فەرموو بەرایەت خێرا هەردوو میوانێتە بکەم زۆر سوپاس فەرموو برا از چاوێ هەردوو میوانێت تەماچ بکەم زۆر سوپاس برا فەرموو بەس چێک دەنگی تەلەڤیزۆنا خوکەین کە کاک سەلیم داتە گوهل نەبی تێلەفۆنی دەربارەی پەیاما بارزانی بۆ حزب و لایەنی سیاسیت کوردستانی بەێ ئەم هەمی پشتەوانێت لێ پەیامێنە خەڵکی کوردستانی هەموو پشتەوانێ پەیامەیە یەکەم حزبی یەکەتی نیشتیمانی کوردستان پشتەوانی بڵێ ئەفجارە دەبێت پەیامەکە باش بێت پەیامەکە سەرکەوتیانە بێت هەرکەر ئەنیەکە ئەنڤان سەرکەوتا نەیا سافی بێت بینم دیسە هەر کێشە دێوەکی بەری مینن و کێشە چارەسەر نابێت ئەس داخوازش خودێ دکەم ئەفجارە پەیاما بارزانی ببتە پەیاما هێوێ ئاشتی براتیە ناڤڕێژێت ملەتێ مەدا وەکی جەنابێک کۆتت ڕەسوول عەلیژی گوتی پەیاما بارزانی ڕێک خۆشکردنەکە دەرازینکەکە کونجایە بۆ هەموو ئالیە سیاسیەت کوردستانی زۆر باش ئەس داخوازیش پارتی دیموکراتی کوردستان دکەم یەکەتی نیشتیمانی کوردستان دکەم بینە سەرخەت زیاترین وەخت ئەوان کێشێت خۆ چارەسەر بکەن و ئەدی خەڵکیش بێ قەیرانی ڕزگار بکەن زۆر سوپاس کاک سەلیم داخوازیەکە دیژایەت ڕێکا تەلەڤیزیۆنا بابینان بۆ جەنابێک کاک قادر عیدۆ بەرپرسێ جێگەرێ ماڵبەندێ چار ئەچاوێژی ماچیت کەم بێژمەری بڕێکا بێ تەلەڤیزیۆنەیە بۆچی هەر پێنج کردە کۆبلا بن تایبەت جەنابێک کاک مەسعود جەنابێک کاک کۆسرەت سەلاحەدین باهەدین عەلی باپی ناوشێوان ئەدبیر مەم هەر پێنجە کۆڵ ببن بێ کێشە چارەسەر بڕێکاوادا زۆر سوپاس بووتە کاک سەلیم زۆر سوپاس پەیوەندیەتە کاک نایف ئێوار باش کاک نایف ئێوار باش ئێوارەوە باش سەرچاوێت من فەرموو بەێ فەرموو ئێوار باش سەرسەرێ من فەرموو خێرهاتنەوەتی مەمنونیت ئەمە سێدا فەرموو دەنگ نایت بابە سەراوەندانە بۆ نزیکردنا لایەنی سیاسیە بەێ ئەم دوین و حکومەتەمە و پەرلەمان ئەلو بەێ من هاشتە هەیە فەرموو کاک نایت حکومەت و پەرلەمان هەمی پێکهاتینەش هەمی ئەحزابێ سیاسیش بچیک حەتە مەزن یعنی معارەضە مەنینە بەێ لەو ماجی ئەمت بێژین لەو مامژی بێژین و گەندەری یان ئەف قەیرانە هەمی بێمەسوولە کەس خۆشی بەری نەکرد هەمی گەندەلچینە بەشدارت بێ گەندەرینە و خواردنا پارێت هاوڵاتیە و خوینا شەهیدا لەو ماجی ئەم داخواستین چاوە چارەسەر بێت گەلێک ئەس بینم گەلێک سانەیە چارەسەرکردنا بێ قەیرانێ ئەف قەیرانە سیاسی گەلێک سانەیە دو تشتێت سانەیە جێکارکەم کورتەکەن ئەزیەت نەکەن هەمی ئەحزابی سیاسی بێن سەر سیاسی تەلەڤیزیۆنی هەمی داخوازا لێبوری هاوڵاتیان بن و هەمی
اجدار في قيراني ده زي كان دليل جزيره مالو وملكت هؤلاء يا بيه اميرين خواري في برلماني في حكومتي قريبا حتى هالبجارتنا الهالبجارتنا هكا راسه هؤلاء دي فاصل كبن في زان حكومتك وبرلمانك بخوف البجيرين قريبا بنو شركتي زور سپاس بوده مامۆستا قادر ئەم دێ بەحسە هەندێکین یعنی نیەت صافی چ تشتە نیەت صافی ئەوە هەکەر من ببێت ئەزت گەلتێ باش بم بەری ئەس بێمە دەفتە via بیتن دەستێ من تشتێک تێدا هەبیت وەختی ئەس دەرگەهێتە قوتم ئەو تشتەژی گەل من دابیت یعنی تو بزانی ئەف مرۆڤەی هاتیە سەردانا من نیەت صافی باشتر نەبوو هەکەر پارتیا دیموکراتە کوردستانی بەری سەردانا پێنگاوەکە چاکسازیە پێنگاوەکە نیەت صافیە بوو جیهانێ خڕێکی دیار کرد بە ئەف داخوازێن بەرین و کە هاتی نەکردن دەست بەرداریەکی شوابەیان ژی گوت باە مە ئەف تشتە تەنازل لێ کرد نەتەنازل مە قەدردا هەمی هەوە هەمیال بەرخاتر هەوەمیە مە تەنازل لێ کرد ئەم دێ شنی سەرداناکەین ئەڤەنەت بوو کارێکی باشتر ئێدیدا تەپەژیوەکی مامۆستای گوتی بەروکە هەمیین دیبیت کەسێک گازم دەژیل پارتی نەتکرد بەریێز بەرسبە پێپسیاری بدەم بەرسبە کاک سەلیم کۆچەر داهێمە سەروێژی ئەگەر کۆمبوونا لوتکەی بێتە گرێدان ینی کەسی ئەکەت ناپاتەما ئەvە دێ ئەگەر ئێدی پێنگاون بەرە چاکسازیان بەرە چارەسەربوونیە کۆمبوونا لوتکە یا کەسی ئەکەت ناحز بدە دێ بتە وەرچەرخانێک بەرە چاکبوونی دێگۆڕان کاریا مازنتر دێت چێ بتن سەبارەت قەیران و گەندەلیک و هەموو پارتی سیاسی ڕاستە ئەست گەلن دەمە هەموو پارتی و لایەنی سیاسی هەرێما کوردستانی تایبەتی ژێوێت کورسی پەرلەمانی داهین هەرێک هەنجی سنگ و پێگەها خۆ گوناهاوێ چەندی هەلدەگرێت کەسێک ژێ نەشێت خۆ بێ گوناه بکەتن ئەوەش ڕاستە سەبارەت نیاز پاکیە سیاسی کاک بلبل گەلێک گرنگە نیاز پاکیە سیاسیە بێت بەس دیسا ئەس دەبێژم ئەمل ڕۆژهەلاتە ناوەڕاست ئەمیل سەر کللتورێکی ڕاهاتین ئەمی سەر کللتورێکی ڕاهاتین ئەم وەختی دەسەڵاتی وەرگرین زوو ئەم ئامادەنینین دەستبەرداری دەسەڵاتی بین یعنی بچووکترین دەسەڵات تاکو و بلندترین دەسەڵات و تا نۆکەژی 25 ساڵێت دەسەڵاتداریان مە کورداندا مە وەکو پارتولانی سیاسیت کوردی ئەو متمانە و باوەری چێ نەکریە ئەو متمانە و باوەری چێ نەکیە و ئەگەر سبای پارتێک دەسەڵاتە سبە بتە ئۆپۆزیسیۆن هەمان شێوی ڕێز لە سوان سەگەردایەتەگرتن ڕێز دلوی حزبێ دەگرتن یعنی ئەمریکا گەلە نورمالە پارتێکە سیاسی دەسەڵاتدارە بەڵام جارادی ئۆپۆزیسیۆنە بەڵام هەر ئەو سەرکردانە هەروێ وڵاتی برێڤەت بن گەلە جارە حکوومەت دیموکراتایە بەلەم گەلێک وەزیر کۆمارینە و ئەنجومەنە پیران هەموو تێک دەنا ڕێزل هەموو سەرکردا ڕێزل هەموو سیاست مەدارە ڕێزل هەموو پەرلەمانتارە ئەت ئێدەگرتن وەرگرتنا دەسەڵاتی نابتە ئەگەرێک بۆ بلندکردنا کادرێوی حزبێ وەشکادنە کادرێتی ینی ئەvە ئەگەرێکە تانۆکە ئەم وەکو کورد ئەم وەکو ڕۆژلاتان ناوەڕاست زوو دەستبەرداری دەسەڵاتی نابین کە ئەvە 25 ساڵە تایبەتیژی ئێکەتی و پارتی هەرێما کوردستانی باڵا دەست بێگومان نەتشتێکی ئاسانە دەش هەندێک دەسەڵاتە بەردەن و 25 ساڵە خۆ ببینن دەسەڵاتدار بدیتنامە ماوەکو یەکەتی ئەمە دەبێژین گەرەکە بەری تو خۆ بناسی بێت کەسێ بەرامبەری خۆ هێزا سیاسیە بەرامبەری خۆ تو بناسی دیتنامە وەکو یەکەتی مە پارتی سروشتێ پارتی سەردەریکردن گەل پارتی ئەم فێر بووینەمە یکدو باشت ناسی و تاڕادێکی گەلێکی باشێک مە چیاخ و گەلک قەیران و گەلک نەخۆشی و ئالۆزیە دەرباز بکەین گەل هەندێ دەژی ئەبدیتنامە ڕەوشە سیاسی لە هەرێما کوردستانێکی یارە سیاسی ساڵان 1992 و 2014 و 15 گەلک پێش بەچوە ڕاستە تانۆکەژی نەل ئاسی پێتویە بەڵام ئەگەر نمونەیەکی بینیم ساڵە 92 هەلبژاتن هاتنەکردن ئەندامێکی مەکتەب سیاسی ئەکەدی بێت پشتی 100 دامژمێرێت کۆمبوونە مە و پارتی ئەم گەشتنە ڕێکەفنەکە 50 بەڵام پشتی 2 ساڵە ئێدی نەشێنوان گرفتە چارەسەرکەن شەرێ نافخۆ پەیدا بوو کەوا بوو لۆجیکێ چارەسەرکردە کێشە و گرفتێت کەرێمە کوردستانی ساڵە 94 جەک بووە بەڵام ئەوە پترە ساڵەکێ
و پترش نصد دمجمێرە بەلکی 200 دەمژمێر و 300 دەمژمێر کۆبوونێ هاتنەکردن تانۆکەژی هەموو لایانی سیاسی بێژن دیالۆگ تاکە ڕێکە کەوا بوو لۆجیکێ چارەسەرکردنا کێچە و گرفتا یەنۆکای 2015 2016 دیالۆکە ئەوە خۆ پێش بە چۆنەکە و بدیتنامەجی ئەبێ ئەگەر پارتی یا جدی بت دلها بتە سەر خەتی ئەگەر پارتی نیاسپاکی هەبتن نۆکەژی بۆ چۆنا پارتی سیاسی وەرگرت اینجا پرۆژێکی بینتە پێش بدیتنامە ڕێکەکە سەرکەفتیە بەڵام ئایا دێ چەند یا ئامادە بێتە پێش بۆ بێ چەند زۆر باش مامۆستا کاک سەلیم بەحسی هەندێک کرد وڵانی سیاسی ئەڤروکە هەمی تاوانبانن ناوە حکوومەتێدا حکوومەتێک پێکینە هەمیە تێرە خۆ گەنداڵی کردیا و مامۆستاژی بەحسێنت کرد و ئەوێت ناوە پەرلەمانیدا هەرێک قەبارەی کورسیەن خۆ هەگەر حکوومەت 50-50 بەرێ باە وەکی قادرت بێژیت پێنجی پارتی و یەکەتی ئەوە بتنێبان ڕەوش داهوو لێ هێتەها گۆڕان ئێگرت و کۆمەڵ خەون بۆ خەلکی هات نەگوتن و دێ حکوومەتەکە بنکە فراوان چێ بیتن و دێ ژیان گەلک خۆش بیت بۆ خەلکی شینا کلکێریک و خەلکێک ئەڤروکەت بژیت جادە گۆرە کرد باشتر نەبوو هەر ئەو ئێک و دوو شارازاوان هەمە بلا حکومەت دەستێ وادا بە ئۆپۆزیسیۆن هەر هەبە بەێ مەسەلاک و هەمی تاوانبارن ئەوە گومانتی داینە بەس هەرێکێ قەبارە خۆ دیف حەجمێ خۆ دیف ئەنی بەرپرسیاتە خۆ قورسایە خۆ بێگومانێنە ئەو فترا پارتی و یەکەتی حکومەت پێکەتیناکو ئەو ئەغلەبیەت بوون ئەحزاب بدی نەبوون ئەنی تەوافق هەکەبوو پشت و پرۆژێک استراتیژی نابین هەر کۆدا هەبوو ڕێکەفتنێکە استراتیژی بۆ داواشکردنا دەسەڵاتە و هەمی تشتان نابینەوەدا هەبوو تا ڕادێکی ئەنی ئۆپۆزیسیۆنەکە پێشی نەبوو کە بشێت بەرسنگەوانە پڕاوسەتن حتا 2009 هیچنی کە ئۆپۆزیسیۆن هات ینی ڕاستە ئەمیت سەرۆبەرێکی تایبە ینی ئەو یا باشترە هەمی دەسەڵاتی دابن بەس دیتنا من یا بساناهینە هەمی لایەنات و بەشداگی دەسەڵاتە و هەمیش ڕازی بەسەکەر هەمی دەسەڵاتی دابن آخر کی دێ چاودێرێ من بیت ئەس دایمە سەروی خاڵێ ینی وقتی هەمی دەسەڵاتی دابن کەنگی پەرلەمان دێ محاسبە وەزیری خۆکەتن کوتلا پەرلەمانی حزبەکە دێ محاسبە وەزیری کوتلا خۆکەتن ئەوە نایەتەکەم ڕاستی چێکە گەلێکی سروشتی معارەزە هەبێت هەرچەندە ینی بۆ چوونەکە دیژ سەروی بابەتی هەیت بژت ئەم هێشتایت قۆناغێکێدا ینی ئەم نەگەیشتە ئاستی دەولەت بوونێ مەسیادا یا دووەلینینە و مە ینی هێشتا ئەم هەرێمەکین باشترە ئەم هەمی پێک بە بژین و هەمی تەبابن و هەمی حکومەتێکێدا بن و چاوی خولێک و بنخینین و پڕێ بین حتا بگەینە قۆناغێکی ئەم ینی سەربەخۆیە خۆرگرین پاشی هینگە بلا ینی ئازادیەکە بەرفەرهتر هەبێت و پۆزیسیۆنەکە پێستر هەبێتن ئەڤژێکی ینی بۆ چوونەکە بەس دیتنا من ینی هەبوونە ئۆپۆزیسیۆنێت وا 4 ساڵادا جورە تەنفیسێک بوو خەلکێکی جورە تەنفیسێک بوو جورە گیواشتنێکی بۆ سەردەسەڵاتی ینی احتمالە نەچار بوو هەندێک چاکسازییا بکەتن ئان ینی حسابە خۆ بکەتن وەختی تشتێکی پێشکەشکێتە بڕاستی ژبەرەندە ینی نەبوونە ئۆپۆزیسیۆنی ئەوە خاڵێکە بڕاستی یا دیژی ینی وەختی هەمی لایەن بەشدار بن چت وەکی مەسەلا دابەشکردنا کێکێ هەرێکی کردە چەند گەهەتەیە و هەرێکی بەهراوی چەندە و هەرێکی بەهرا خۆ ڕازیە نەڕازیە ئەوە بابەتێکە بەجە حسابات نێت ناودا و هەرێکی حەجمی هەرێکی چ بەس هەکەر مەرە مژوێ پرسیاری ئەوە هەکەر ئۆپۆزیسیۆنە جاران هەبا داڕەوش ئەلوەکی ئەڤروکە بیت ئەز لێ قەناعەتی داباشتر بێت داباشتر بێت ئەگە ئۆپۆزیسیۆن هەبا و ئەزمونامە جێداخەیە ینی سەر نەگرت و جێداخەیەکی بڕاستی بێت هەندێک تشتا ئەم ڕوون و ئاشکرا بێژین ینی احتمالە هەندێک پێ نەخۆشی بن بەس هەندێک حیزبەتی هەیە کوردستانی ینی بهێناوی ناوێت حکومەتیدا بوو هەش ئۆپۆزیسیۆنێت کرد ینی دو ساڵامات حکومەتیدا نەقەتاند بۆ ئۆپۆزیسیۆن بوو نێزیرەکە نەبوو دەسەڵاتە یا شەراکە ئەم دیڤە هەردوو خەڵەکە مامۆستا پاشی دێت تەمامیە دەینە بەرنامەی کاک زەردەشت ئێوار باش ئێوارەتە باشتر و خۆشتر بخێردنامە بۆنەتاتیان زۆر سوپاس سەیدا خودت الشيء الذهاب بمواجهة مادام لا ينسى نخاري وكمنا صاد أفراد وداتوري وحاكمية ما برلمان بوتشي أم شو مجبورين كرسي برلمان يتردد بله يا بيجي السيدة قلت الطاقة مداك صحيح الدورة كان تسكن الوطاقة بذات بله حزبت كردي قناعتك ودنا المشكلة ما هي دام شورش ده هل لا يأتي شورش القامة خطية بتسكن معلنا دام حكم رانيجي هل لا يأتي كدرة زينوبا مشكلة ما هذا حزبات البرلمان أجدتها وفي سيارة شاب بريدات هذا بيجي قانون أجدتها كيوان بيت نرز عن حزبنا يا بس غلطوان أنا غلطت هميد مش تشد خدنا البرلمان ده سيارة كان بيحزب بين بريخدوا ما يتشيتوا ترامب تيتو سيستم والدي سيستم خدشن كردستان هيك هذا بسيرح
قادرة شيء مثلا مالبندي نبي مالبند أفضل نظام مديرية تلفزيون نبي أفضل بس تجيب حل نفسنا خال راست أقول شو الدنيا وصلنا فكنا ما نقول بخرات كر سيد قيران معاش قيرانية بحزبان بميتين كنت بجمع زملتي بميتين يعني بقى سپاس بوده ام دی پیوندی کاک عقید ایکوار باش کاک زرش لیبورین تا خازم دمی تهند بو کاک عقید ایکوار باش سرچاوید من فرمو لفوجي برنامج تذكر زور سپاس فرمو برا والله ما قناعتني هب تنفيذ بنائي بله وقناعتني وجميرة هاد تنفيذ جميرة تيرل فقيدة كما من بو برسل وابو معوشة جدا ونبنائي بله هذا بيدينا شو دويه بله استعداد بهم هاي باشا حزب إدارتو سليمانية حزب جا دوج حزب جا بله وده توشيل برنامج تذكر قناعتني نبنائي فدي زور سپاس بینرین برس دی چین ناوبره که پشتی ناوبره تمامیای وارا بایدنانه و بسیارین برادره دیگه نه میوانه گل مبن پشتی ناوبره تمامیا برنامه مزگینی کمپانیا MSN رابویب داشکاندنا کامازن لسر بهای ترومبلن خو ججور سانکیونگ برێژا 45 سەدێ ئەوجا وێدەرفەتێش خونەکە سەردەنا کۆمپانیە بکە و ببە خۆدانێ ترۆمبێلەکە سانکیۆنگ گرنتی و پشکنینا ترۆمبێلێ بۆ ماوەیە 2 ساڵان یان 100,000 کیلومتر کۆمپانیا سانکیۆنگ دهۆک جادەبەرزان پەنجینخانەیە عێراق و یال موبایلا امستردام فلاور موبایلا کاناسکه به شوازه پرتوکت هتوکرن موبایلا امستردام ایزی موبایلا امستردام پاور خودانا پاتریا کامازن موبایلا امستردام S1 موبایلا امستردام S2 موبایلا امستردام B1 تو چیل همین پیشانگه ها دست خوب ببینی کمپانیا آراز بو چیکرنا همی جورین کوانترین مطبخا جورین نوستنه بو بچیک و مزنان ین ایتالی و ترکی بشوگی پروفیشنال بو چیکرنا همی پنجر و درگهن داری و پلاستیکی بو باشترین رنگ و قباره بشوی داری و پلاستیکی درگهن مدجی سرمایه و گرمینه ام برهوین درگهن داری و پلاستیکی درست کن بشوگی سردمانه هر لآراز فروتنا مکینین ترکی هنه کارگاه آمده تا برای برم به دست کارمندین شارزا و بسپورد وی باریدا کمپانیا آراز دهو که یار او برانبر نخوشخانه شیلان بو پیوندی کرنه 0705 445 77 11 0705 424 62 6 0707 445 77 11 کمپانیا آراز بۆ ریکلامکردنێ لێ کەناڵی بادینان سات پەیوەندی بڤان ژوماران بگەن. تمامی ئێوارە بادینانە ئەمستا قادر کاک زەرەدەشتت بێژیتن ماما پەرلەمان بۆ چییە هەکەرلایەنین سیاسی لێ کۆم ببن و بڕیارە بدەن پەرلەمان تەنێ بۆ وێری بۆ هەندێ هەندە کەس ئەبروکەیە داوامێتکەن و ئەمی بۆ خەڵکی دیارکەن ئەvە پەرلەمانە کاک بلبل هەموو دنیایە پەرلەمانتار وەختی چ پەرلەمانیدا بدەنگی خەڵکێکی ئەو خەلکەس جەماوەری پارتەکە سیاسیە ئەوێ پارتا سیاسی وەختێ ئەو خەلکە فرێکێت پەرلەمانیدا بەرنامەیەک هەبووە کابوو ئەو پەرلەمانتارێک کوێت وی پەرلەمانیدا پرۆگرامی حزباخۆ بەرنامی حزباخۆی هەمە جۆر جێبەجێ بکەت بەڵام هێنا گێماسیەک کەم و کوڕێک لە پارتێت مێت سیاسیە دەویە ئەف کەسانی بڕیار بدەست ناف پارتێت سیاسیدا ئەو کەسانە بن بێنە کاندیدکردن بۆ پەرلەمانی
بۆ نمونە ئەندامێت سەرکردایەتی بۆ نمونە مەکتەبێت ئەندامێت مەکتەبە سیاسی ئەو خۆ پەرلەمانتار بن ئەگەر بۆچی پەرلەمان بۆ چونە مەکتەبە سیاسییان سەرکرداتی وەرگرتن ئەوە ئەرکە سەر میلیۆن هەموو دنیای پەرلەمانتار چتن پرۆگرامی حەزب خۆ جێبەجێتکەن لەبەر ڕۆشنایە بیر و بۆ چۆنێت سەکرداتیە حزبی ینی ئەوە نەرەخنەیە کە ئەم ئاراستی ماڵبندی پەرلەمانتاری خود بکەین هەموو پەرلەمانی دنیای تۆسانە بەڵام جودایان نابینامە و خەلکێدا ئەوە پارتی سیاسی خەلکانت بریار بدەستچنێت پەرلەمانیدا ئەم خوشوێ پارت ئەم بژین سەرکردەین مەین سیاسی خوش چەندە مخابنیدا پەرلەمان مەزنترین دەستگەهێ ڕەوایە یەگەڵالەکردن و داڕشتنە یاسایەک و گرێدایی ژیانە سیاسی ژیانە ئابووری ژیانە جوواکی یا خەلکیە خەلک چەندێ حەقە کوواڤروکە هیچ باوەری پلانên سیاسی و هێزین سیاسیین هەرێما کوردستانی نەبیت و کاک زەردەشت و کاک عەگید ژی بەحسی هەندێتکەنی عنی باوەری هیچ نینە چ بیت باوەری نینە خەلکێک بێ ئومێد بووە بیتنامە بڕاستیژی خەلک وێ بێزار بووی بێزاریە خەلکی گەشتیە ئاستێکی گەلێکی بلند و خەلک بێژمە باوەری نینە تا ڕادەیەکی ئەوی خەلکی مافی هەی بەڵام ئەگەر پارتولانی سیاسی بێن دووبارە لێک بجەمێن و ڕەوشە سیاسی ڕەوشە ئابووریە هەرێما کوردستانی بەرە باشتر ببن هێدی ئەو متمانە و باوەری دێزەڤرەتن بتنامە خەلک تا ڕادەیەکی مافیوانە بێژمەباری پلانی سیاسی نینە چونکو بەرێخودەیە کاک بلبل وەختێ کەسانێک پارتێکە سیاسی کەسێکی فریکەتە پەرلەمانیدا ئەو پەرلەمانە بۆ چییە؟ بۆ هەندێ ڕێکخستنە سیاسی یا ئابووری لە هەرێمێ دەولەتێ جێبەجێ بکەن ئەو خەلکێ چۆت پەرلەمانیدا لژنێت پەرلەمانی جۆرا و جۆرێت هەین پێتویە وێ بکەتن سبەی پێنگاوەکەی نەهاوێژن لایەنێکی سیاسی بتە قۆرخکاری ژیانە سیاسی و ئابووری لە هەرێما کوردستانی ئەری ئەم دێ پرسیارێکە هەندیش خۆکەین کێ ئابووری هەرێما کوردستانی ڤیا پێنگاوێکی باویستن ئابووری هەرێما کوردستانی بکەتە ئابوورێکی سەربەخۆ پارتی بخۆ بوو پارتی داخواش لایەنێ سیاسی کرد هەموو لایەنێ سیاسی ئێکەتیڤە گۆڕانڤە پێگرتووە کۆمەڵڤە رازی بوون گازێ خۆسەر بفرۆشن ئابووری خۆ بکەن ئابوورێکی سەربەخۆ پەرلەمان هەموو ئەوان حەزبە کورسیت پەرلەمانی دەهبووینە باشە بەری هەم برێ بریارێ بدەن ئابووری خۆ بکەن ئابوورێکی سەربەخۆ ڕێو شوێنە تایبەت یاسایی بگر نەبەر درست هەبن ئەف گازە دێ چاوێتە فرۆتن ڕێگاکێ دێتە فرۆتن ئەف داهێدەستە دێ کیرێ دێ چاوە ئێتن دێ چاوە زەلالیت ویداهەتی دابتن کەوا بوو وەختی ئەم بێژین بدیتنا من پەرلەمانتارێک سەر شاشت تەلەڤیزیۆنێ بێژتن داهاتی گازێ نێ دیارە یان تێتە دزین یان نزانم چی دیتامن ئەسوی پەرلەمانتاری خۆشێک بگون هاویل زانم تو پەرلەمانی تو نێرێ خەلکێ خەلی نایە منە ڕێگرن خەلی نایەن ژیانە سیاسی و ئابووری وڵاتی خۆ بڕێ بێخن توێ چۆت پەرلەمانیدا دیتامن بە شاشیەکە مەزنە پەرلەمانتاریمان بێ چەند باش کاکت بیست فینوە بۆی گرت و بۆچی دابەش بووینە سەر دوو ئەم بێژین بۆ چوونەک دایمەنە گەل حکومەتەیە بۆ چوونەک دژە پەرلەمانتارین هەوەیین دەڤەرە بادینان دگەل حکوومەتێنە پەرلەمانتارên هەوە هەندێکین هەولێری و دگەلیان سلێمانیە دگەل نینن ئەvە کاک عەگید دەوێت بیشت بەێ طبعا ئەف بابەتە ینی باشخانەکە خۆیە هەیە ینی بۆ شایە نهاتیە و بدیتنا من ئەvە نه ینی هەبوونا دوو و شتێکی سروشتێ دوو بۆ چۆن جێ بناف حزبێکێدا داژی بەحەز کرد مەسەلا باڵباڵەتیکەتی و شتێکی سروشتیە ینی نافقیادا حزبێکێدا دوو بۆ چۆن هەبن بەس دمینێتە پڕێکێت یاسای دیف لایحی و نظام داخلی ئەف شتە بێنە چارەسەرکردن و ما قەنەعەتە ڤێرێژ هەیە بەس بڕاستی بدیتنا من ئەف تشتێ لە گرتوودا پەیدا بووی مەسەلا یا سلێمانی و دهۆکیان مەسەلا سوورە بەهدینەوەن ئەف دوو بۆ چۆنێت هەین ڤە ڕێژە واقعەکیە ڤە ڕێژە واقعەکیە مەبێت مەنەبێت ئەم ئینکارکین ئینکار نەکەین لە کوردستانە دوو واقعیەت هەین دوو زۆنێت هەین زۆنە کەسک زۆنە زەر هەر زۆنێکی سیستەمی خۆی هەیە مادەم مە دوو زۆن هەنە و ئەvە واقعە دابەشبوون ئەڤروکە چەند چارەسەریە هەمی کێشایە سەر دوولایە بژین وەکو دوو هەریم ئەvە ڕاخەک تێکێشێنمە چارەسەر بیت هەکەر نەخێر ئەوە جەنابێتت بژیت ئەمرەکەی واقعە و ڕەوین لێنین بژە قەزدا من ئەجبەر چت بژم ئەگەرێ هەبوونە دوو بۆ چۆنەت ئێگرتوودا یە سەرەکی ئەوەیە هەبوونە دوواقعایە یەگرتو سەردەریت گەل دوواقعات کرد ئەو ئێگرتووە سلێمانیە وەکی سلێمانی تەفکرد کرد بەس هەمیان دژی سەردەریت گەل هەمیاتکەن یعنی ئەvە ئەیکەتیە ئەvە گۆڕانە ئەvە پارتیە بە هەر حزبەکادی بیتن هەمی دەنگێن خۆل هەمی جیهێن کوردستانی هەنە
بالعكس بلكي اجرتو يعني هيك نبيج تاكي حزبجي بس شوان حزبايا كل سرانسري كردستان ركستنيت هوتين ودنجل همي بارتي كردستانيت ايناين حزبين ديجي وحزبك حزبين ديجي كن بس اجرتوش هم وران اكثر هذا شيء كان ترابكي توازن كي اندام جواتا باريس جاي بس كوك بلبل يعني اجرتو يعني شمی حزب دید ویگا بیدا هفت سنگتر بو هبون هر دو دورا يعني تاردك يجرتو توازن قايد نبين وجود خدا هر دو دورا اف حزب دید موت منوت سنگوی الدورا دي سنگوی لاوازه الدورا که پیزل دورا که لاوازه بس يجرتو تاردك هر دو دورا یا شی به هفت سنگیا هبون خو را گرتن جبر هندش يجرتو وقتی تت هندی بشت بريارك وصاب دتن یا هفت سنگ بتن جبر دو اگرك دا ام هندي دي نبي ناس اجر كو اف دابج بونا يعني ببت امر الواقع ام نهي ببت امر الواقع بلكي ام بلسنجي بجرين جبر افهبونا مثلا سري اكش اجرتو اون ايكش ارمان جوتو ابكو ام نهيلين اب دابج بونا ببت امر الواقع هندي بشين يعني هفسنجي راجلين يا دوجي اجرتو براستي يعني تبيت لبت هر حزبك هيكوك بلبل راست دي برجان دي بالال برچاف ورگرتن راست دي برجان خلك برچاف ورگرتن بس دي واقعي خوش البرچاف ورگرت واقعي خو كادري من السليمانيه هكا بيرنجي تصريح دت ندت دي جمهوري خوي سليمانيه دزدت واقعك السليمانيه تفيت نفت يوصل والفيرج واقعك تفيت نفت يوصل يعني تفيت مراعاه واقعي خوبك واقعي تتدرجي بس قال هندي يعني ما هندي شيء ما يحاول ام هفسنج مثل يست خدا وافهل يستجيبوا بركه يعني افهل يستكسك الفيدا بران الفيدا بريد نه الوست حزبي رسمي الوست حزبي رسمي او سكرتاتي حزبي دتن افي مكتب سياسي دتن افي برياره بيانما رسمي حزبي دت كفت افهل يست حزبي وافهل يستجي هفسنج ترى دكي هر دو دفره و هر دو واقعه و هر دو برجان ديال برچو فرقل زور باش ما مستعد دو خواندنين زور آشکراین هین و جنابته بوضوحی برسوا بسیاری بده دو خواندنین زور آشکرایته هر کسی که سحکت هریما کردستانی دبینیتن ما پارتی کشه یادگل گوران هی شلای کی یعنی هکر وکی تو سحکی پارتی گل ایکتیت رو انتخارت گل کمالت رو انتخارت گل ایگرتویت رو انتخاری به کشه و به همیتش گل گوران نار انتخاری کشه و کشه تو شلای کی دیجی و سحکی چار لان دی ایگرتو ایکتی کمال گوران ایک رأینا پارتی بتنین رأی کادیه کشا پارتی گل کیه گل و هر چار لانین دیه یان کشا سرکی پارتی و گورانن اگر ام بین واقعی کردستانی دیفاکتوی کردستانی درستی بخوینین دیتنا من کشا پارتی گل هر چار لانه بلام لایانی تند گورانه هر یک رنگی که سردرید گل پارتی دکتن بنمونه اکتی همان بو چونا گوران رنگواهی بلام شیوازی چاره سکنای بو گرفته شیوازی سردری کنای گل پارتی جدا شیه گوران و بدیتنا ما اگر نمونه که بینم کاک بالبیل بنمونه الاوروبا روسیا پارتیت کمونیست رابون پارتیت کمونیست پارتیت رادیکال بون انکو دویا کتواری سروبنی اکن بلام هندك بيرمنت هندك فيلسوف اوروبا رابون بري خداي اگر همو في شوازي بقرنا بر في شوازي خباتي شوازي تندوتيش يشورشي هم حزب سياسي هم ملت توشي كاراسات ويران كاريا ببن جبر هندي بارتي سوسيال ديمقراط پیدا بون يعني اوان خباتا برلماني اوان خباتا سنديكاي اوان باشتر زاني بشورشي و باوری بوان چه بو کو همو چاکسازی پنگاف چه بن رنگ هندک جانا ورچرخانجی چه بن بلام دوب شورش که بی چاکسازی بکی اوا محاله دیتنا ما بو چونت گوران بتر هشتا بو چونت شورشگیریت روجانت شورشنت شادت هشتیا ونوتا دیتنا ما او بو چونا او شوازی سردری کرنه بو نوکا شوازی نگونجاون و سرکفتنین داینین ما وکو ایکتی نوکجی باوریا بچاکسازیهی ما وکو ایکتی امد گشت نوی باری راستکو پارتی تاراده کی گلک جون که دسلاته یت قرخه کرین راستا شعالی آبوری و شعالی سیاسی و شعالی اداری و بلام تندوتیجی ده چاره سر وان گرفتاکتت نخیر دیتنا ما ام خباتا پرلمانی دجوار کین ام خباتا سندیکای بو نمونه اگر مامۆستایەت دهۆکێ سبەی گرفتە کەبتن مامۆستایەت مایت ئێکەتیژی بشتن ناودا یەت پارتیش هەموو جۆرە بچنە ناودا بزاوی بکەن ژیانە خۆیان یا مامۆستایی بەرە باشیف ببن خەباتێکە سندیکایی بتن
ئەگەر تو بناوی ئێکەتی سڵی بێژیە خەلکی وەرنە سەرجادێ وەکو مامۆستا ڕەنگە چەند مامۆستا بن ڕەنگە ئەو مامۆستای مەبتنی دەنە سەرجادێ بەڵامەکە بناوێ مامۆستایی بچن بناوێ مامۆستایەتی و داخوازت خۆت ڕەوا دەسەڵاتی بکەن ڕەنگە چەند چاکسازیت باشتر بکەن دیتنامە وەکو یەکەتی شێوازی شۆڕەشێ لە هەرێما کوردستانی شێوازی توندتیش بەرهەمی خۆ نابێتن باشترین نمونەژی نۆزدەی ئابە ئەگەر ئەم بین بەراوردکەین پشتی نۆزدەی ئاب ڕەوشە هەرێما کوردستانی چاوایە بەری نۆزدەی ئاب چاوایە ئەگەر هیوا ئێکەتیە بە ئەگەر هیوا ئێکەتی تنێ بە مەحال بوو بارودۆخت کوردستانی گەشتبانە ئەوی ئاستی ئێکەتی سیاسەتەکە حەکیمانەتر هەبوو بۆ سەردەریکردن گەل پارتی و گەل ئەوی دیفاکتۆی پەیدا بووی باشە کاک بلبل کی جوان چێترە کی جوان چێترە نۆکە کاک مەسعود سەرۆکی هەرێمیە ئەوە دیفاکتۆ نەپنە و نەبتێ سەرۆکی هەرێمیە و هەموو دنیاژی سەردەریت گەلتکەتن باشە ئەگەر سازانەکە نیشتیمانی هەبە هەرێما کوردستانی و نوکردە ئەوان دو ساڵێت سەرۆکەریمی بەرامبەر هەندێک چاکسازی دی بەرامبەر هەندێک ڕەوشە هەرێما کوردستانی هێدی بەرە باشتر بەچۆبە کی جوان چێتر بوو ئەو شێوازە بوو ئان شێوازی ئێکەتی باشتر بوو ژبەر هەندێک نۆش کەش دەبێژین مەباوەری دیالۆگی هەی دانوستانی هەی مەباوەری خەباتە پەرلەمانی مەباوەری خەباتە سندیکایی مەباوەریە چاکسازی هەی بەڵام پێنگاوێت هێدی هەیە کوردستان چو شۆڕش کوردستانی سەرکەفتنی نۆکە ناینن مەل کوردستانی پێتڤیب هەندێک و ئەم کۆم ببین یانژی مە پێتڤیب هەندەیە کومە کەسێک هەبیت بڕیارێ بدەت و ئەو بڕیارە یا ڕێز لێگرتی بیت وەختی بڕیارێ بدەت ڕێزە لێ بڕیارە بێتەگرتن شلای هەمی سەرکردێن حەزباوە و ئەو بڕیارە بێتە جێبەجێکردن یانژی مە پێتڤیە هەماوەکی vێگاوێ کۆم ببین بۆ کۆمبوونێ بدیتنامە نەت حزباتیەدا و نەت کاروباری سیاسیدا و نەت کاروباری ئیداریدا کۆمبوونش بۆ ناکۆمبوونێ سەرکەفتنە دەست بەناینن و بدیتنامەجی نۆکە سەرۆکێکی خۆ سەپێنە سەرکەفتنی هەرێما کوردستانی ناینن بەڵکوێکی حەکیمانە هەبێکی حەکیمانە بتن ڕێکەفتنەکە سیاسی سەوان هەبتن ڕێکەفتنەکە سیاسی سبە بۆ نمونە دەبێژین ئەفلانی سیاسی کۆم ببن و هەندێک دەست پێشخەریا بکەن و هەندێک داگیرانە بۆی کودو بکەن و هەموو پێک بە سەرۆکێکی هەلبژێرن بەڵام ئەو سەرۆکێ مەهەمیە بتن یعنی هەم سەرۆک پێنگاوە باوێژتن بۆ خەلکی و پارتی سیاسی دیار بێت ئەوە سەرۆکی هەموو هەرێما کوردستانیە ئەوە نە سەرۆکی پارتێکە کوردستانیە دیتەمە ئەوە دێ خاڵێکی گەلێکی گرنگ بتن و دێ خاڵەکەم گرنگ بت بۆ سەرکەفتن ئەوی سەرۆکی بخۆشی و بۆ ناودەنگی کورداژی دیا باش بتن دیتنامە نۆکە سازان و ڕێکەفتن بەرژەوەندی ئەمەلەتی کوردەیە حکوومەتە بنکە فراوان بۆ وەختی خۆ مەدگوت وەکو ئێکەتی مەدگوۆە باشە داکو ئەم خوددان ئێک سنگ و پێگە هەبین لە بەغدا بەڵام مخابنی بە ئەوێ سەرکەفتن نەینا چگو نۆکەژی دیتنامە هەندێک پارتی سیاسی ڕۆلی حکوومەتی ئۆپۆزیسیۆن هەمان دەم دەدگەرن حکوومەتات هەمان دەمدا ئۆپۆزیسیۆنە نابێت ئەنڤێت حکوومەت بی ئەنتوێت ئۆپۆزیسیۆن بی ئەوەژی خاڵەکە دیە دیتنامەیان نەباشە سیستەمی حکومڕانیە هەرێما کوردستانی سەردەمێکی وەکی vێگاوێدا کاکە دریس و گیرروبوونا ئێگرتنە لایەنێن سیاسی چه کاودانێن خراپ سەرێ کوردا ئینانی ئەم گیر و بووین و ئەم ئێک بگرین ئەم گیر و بووین و گەلێک ڕووی نەخارێ ئەم گیر و بوون کومە پەیامێکە ئێکلاکەر هەم بیت بۆ دۆست و دژمنێن خۆ ئەرێ ئەم بەرەف ئاقارێکی خراپ برین و هەکەر درێژتر بوو دێکیش ئاقارە لە هێلیامە بیت بەێ ڕاستی ینی مخابنی بە دەبێژین و ما پێ نەخۆشێژی بەس مخابنیە دەبێژن هەرێکی دیرۆکە کوردی بخینەتەن یا کەبرن یا نیژی دیرۆکە بە زەبەرزگار خۆزیە کوردیژی بخینەتەن داف ڕاستیە بووی دیار بتەن کو ئێکش ئێشێت مە کووردا هەر ئەvە بۆیە ڕاستی پێک نەکردن و نەتەبایی بوون و هەرێکی بخود بێتن ئەvە ئۆریشەکە ڕاستی و دوێت هەر ئێکێ حەز کرد خزمەتێکی پێشکەشکرد هەرێکی ئارمانجەکە مازن هەبەتن و نەتەوەکی وەکی مە حتانەکە بێبارش مافەت خوێت نەتەوەی دوێت ئاستێکی گەلێکی بلند بێت بەرپرسیاری ڕاستی و هەمی لایەمێت هەرێکیش لای خوبە هەست بەرپرسیاریەکە مێژۆیە گەلەکە مەزە وسبایی مێژۆ دێ سەرمانەوێست مێژۆ کە دەچوا بەحسێ مەکرد ینی سەیدای بەحسێ ئەن تەجی بەحسی حەکیمانە کرد ینی کەسێکی حەکیمانە بێت بڕیارێکە حەکیمانە بدەن ڕاستی مخابن یعنی هەکە ئێکی وەکی مام جەلالی بەگە بێ سەرخوبە ینی داشێت ڕۆلێکی گەلێکی مەسر گەڕینتن نەساخیبوونەوەی ینی
کارتی کرنا خو هر سر اکتیجی کر والسر هريما كردستان جي والسر عراق جي براستي بديتنا من هكا امام جلال بقى والسر خوبا يعني وضع عراق جي في اقارينات جهشت وضع اكتير جي في اقارينات جهشت وضع هريما كردستان جي احتماله يعني نجهش با في استي هنداي برس ده شت هندك جار سريت حكيمانه بو بينتن اما خلاك جلا جريش كاسيت حكيمانه دشين رولك مازن جرن بس افروكا بيت ام همي خوبدان امام جلال ام همي ويشي وازي حكيمانه يا هول بدين جاوي خل هندس شاب نقينم و هندك تشتا تنازل جيب كم بس في سبيل برجواندية بالا يا مازن تينك ابروكا نفيت ما نفيت يعني ام برپرسیاری که مازن سر منین دپراستی ام یه بو آرمانجا که گله که مازن کارکین هیچ دم نگهشنه آرمانجا خوی مازن آرمانجا ما یا مای آرمانجا دولت بونی و سر بخوبونی یا مای پراستی يعني راست امید گشنه يعني ترادکی جوره يعني فدرالیت ما هیو هریمه که آیا سر بخوینه بس هیچ دا گله که مای مثلا یا اعترافانی بدولتی مثلا حدود و مثلا سیاده گله که جوایت مای نپراستیش بر هنده دویت يعني ام همی چابی خلندس چاب نقینین و هول بدین تشتكي يعني تنازل بكين دا تشتكي ماستر ده هر يكش ما هنده تشتكي خود دز جبردت دا تشتكي مازن بو هميا اكيد ما مستا اوی دی بوچونا جنابت یا دیماهی که جوارگرمو پیوا جنابت یا دیماهی که هکر وی جارجی وا کومبونا نگشتن انجامه که اف کومبونا خلق ویتن جاوری چبگت ام جاوری هندی بکین گودی کومبونین حیامکادی دی کومبون چیبن یعنی ام جاوری هندی بکین کو افرو کو اول بردوام و حتی دمین دریجی دجمن البردرگه منه هکر ام ایک نبین او دجمنه هکر داعش نبید غير نابي دجي ديال سربيت بديت نما كاك بلبل تشو ريدي برامبر بارتي سياسي كردينين تني لهفاتنو سازان تشو ريدينين نمازا شر داعش يبرب دماي بچتن وبغداد بشوازك دي سردريد قلمكتن وجفاكي نيف دولتي جدي بشوازك دي سردريد قلمكتن جبرهندي همو هيفيا ما اوا افجار افدس بيش خريا سر بقرتن ام جاري رجبي نبين چونکه اگر سر نگرد دیتنامه دی روش هرما کردستانی گلک خرابت سبارت اخفتنا سيدي برز كو برز مام جلال راستيجي سياسة هاي قال لك حكيمانه بود قال بارتي قال حمو حزب سياسي تريما كردستاني وقال بغداجي دیتنامه افسرو که ما اینوک بیت دانان مهمه جاری او سروک حکیمانه پینگاوا باویجتن خوب سروک همو پارتی سیاسی بزانتن و کاریزما سروکی جیب دیدنامه گلک گرینگه نمونه که بجم کاک بلبل اندامه کی سکرده یکتی نشمانی کردستان بمود گوت کاک قادر گوتی دمی برز مام جلال ویا بریاره کبدت بریاره کبدتن او بریارات برجوندی عملت کرده بلام رنگ هندک خلق هندک کادرت یکتی پیدل گرام ببن دی کومونه کربا سکرداتی و دی بینکی بما آخری با هندک زمان خوشی کربانه پاشی دی بریار دابا وقتی بریار دابات نوا پنجی اندامیت سکرداتی یکتی کسک نبو بریاروی سرکردی رد بکت کاریزما که پیس هبو راستیجی بید بری کمبونه جی گلک او بن ناراضی بن بس پشتی کمبونه جبر هنده بو ملتکی وکی ملت کرد کود قناقه که راگواستنی را در باز بتن یعنی ما بفید من بتن قناقه که شورشی بو قناقه که امی برب حريمه كسر بخو برب كونفدراليه كي فدراليه كي برب دوله بچين ويقنا غفقواس ندا بما جالك جرينجا سروكا كي بريارة حكيمانه بافيجتن هم سر است حريمه كردستاني بزاوي كت تي نافرز ملتي كت بارزتن وهم سر است عراقي بزاوي كت حكيمانه شارس كيشد ما شارس سر بكتن همان دم دا خدان كاريزمايكا بهيز وهيبته خدان رهندت میجی ما مصطفى دائما بعرف دیمایی که بچه بکرتی ها کرده پیدا کبید بله براستی یعنی دیتنا من چاره سری نه استمه و نه مستحیلات سروشتی گلک ام بت هیوی بین کود چاره سری تکرنه و اگر یا بزحمت بد همی بجران حکمت طبیعیه بله هندک لام ببینم معارضه حکمت اغلبیت بت پیکینانه وش حالتك سروشتی گلک انا ام نبینم مشکل که گلک امازن اگر ما اپوزیسیون هبتو اغلبیت حکمت پیک بینتن بس یا مهم اف معارضه بنال الهرمه تأثير اللي قلتنا كردال بغداد كد ما قريشة الفيري هي وقت أعمل فيري معارضة من بغداد جم معارضة بونه لكن أفا خلته فيتي البغداد أم كرد بونه بكين براستي أم لوري كرد بونه بكين أمنا يعني حزباتية بكين أن صراع خو بجهن نبرة صراع ما الفيري بتنقل لك طبيعي نح ماله خدا ما مشكلة يقولوا هم بس الدربة أم إجبين يا ديجي براستي بس أو نيجبونا مجي الهريمة كردستان يعني نجا تبير رادي أم هر همو جارك بونه كين بهانك
البغدا ام ايك بين هيدا نا ايك بين يعني بلعمل هر دو جهه سيدا قصدهم سيدا قصدهم طول بغداد أريشة مصر يا أريشة نتوية أم وبينا برجاف أم داينا واجهة وجاب كي ما يدخل الفيديو بنقي مشكلة يدخل الفيديو أم الفيديو جالس أريشة أريشة خد نقماله المال خد جالس أريشة ميفان بوي قال ما روشتن قلت جي سرفرازي وما مستقادر زور سپاس جنابتك كنت ميفان بوي سپاس بوجي سپاس بو تلفزيون آبادی زور سپاس ولی بینن هجا خوشی و چند هم جشن دیمایی که خلق ابروکه برنامه هوای بار بادنان حتی موینو خلق کادیش بی برنامه جرچاف دیری خدای مازن دابن مالا و آوا